هاوکاری تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەفتانە پێشکەشیەکە وەکو بەڵێمان پێداون هەموو هەفتەیەک هەوڵێن پسپۆڕێکی جیاواز باسکەین ئەم هەفتەیە حەزمان کرد پسپۆرەکە زۆر جیاوازتر بێت و خانمێکی ئازیز و خۆشەویست بەشدارکەین لە بەرنامەکەمانە بۆ ئەوی باسی کێشەی خانمانیشکەین. خۆشەویستان لەوانەیە ئێوە زانیاریتان نەبێت هەموو ساڵێک مانگی ئۆکتۆبەر و هەتا مانگیدا لە جیهانە بە هۆشیاری لەسەر نەخۆشی شێرپەنجەی مەمکدا ئاندێ. بەڕاستی ئەم نەخۆشیە زۆر بڵاوە زۆر زیای کردووە لە هەموو جیهاندا نەکتەنها لە هەرێمی کوردستان و لە عێراقیش. بۆ ئێمە حەزمان کرد لەم بەرنامەیە باسی ئەو کێشەیە بکەین ئایا ئافرەتان چۆن هۆشیار بن، ئایا نیشانەکان چییە و چ کاتێک پێویستە پشکنینەکە. بۆ مەبەستە ئەم شەو میوانداری دکتۆرێکی ئازیز و خۆشەویست دکتۆرە کەنار عەبدوڕەزاق خەزەندارمان کرد و دکتۆرە گیان بەخێر بیت. زۆر سپاس دکتۆرە گیان وەکو لە پێشێکە باسم کرد مانگی ئۆکتۆبەر واتە مانگیدا هۆشیاریە لەسەر نەخۆشیەکانی شێرپەنجەی مەمک لە ئافرەتان. حەزەکەم ئەو مامۆ باسکەی ئەم هۆشیاریە چی ئەگرێتەوە لە جیهاندا، ئایا ئاوا دیعای بۆ ئەکرێت و بەرنامەی لەسەر ئەگیرێت، جۆری هۆشیارەکە چۆنە سەرەتایەکە باسی ئەوما بوو. دەستەکانە خۆش وەکو خۆشت ئاماژەت پێ مانگی ئۆکتۆبەر لە هەموو ساڵێکە مانگی هۆشیاری ژێرپەنجەی مەمکە نەک لای ئێمە عالەمیە لە جیهانیە. بەڵێ ئەو لەو مانگەیە زیاتر هەوڵێرێ هۆشیاری بڵاو بکرێتەوە دەربارەی خۆپارێزی لە ژێرپەنجەی مەمک، چونکە بەداخەوە ژێرپەنجەی مەمک یەکێکە لەوانەیە کە ڕێگریمان نییە، ینی چەند ئەسبابێکمان نییە بڵین تا بیکەین تا ڕێگری بێت. دەبەرەوە ئەوەی کە لە دەستی ئێمە و لە دەستی هەموو خانمێک و لە دەستی ینی دایانی پزیشکیت تەنها خۆپارێزیە کە خۆپارێزی بە پشکنینی پێشوەختەیە زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکەیە. بڵێ ئەوش بریتە لە چۆنیەتی فێرکردنی خانمان بۆ پشکنینی خۆی کە لەلایەن خۆیانەوە ئەم پرۆسەیە لە ماڵەوە ئەنجامێرێ بەبێ ئەوەی کەسی کە بەشداری بێ. ئەمەش هەموو خانمێک لەسەر و 18 ساڵەوە ئەگرێتەوە و ئەگەر هەژنەش بە لەسەر و 20 ساڵەوە ئەم مانگانە پێویستەکە لە ماڵە خۆی پشکنینی خۆی بۆ خۆی ئەنجام بە و بە دەردەوەش پشکنینی پزیشکی ئەگرێتەوە بۆ دیاریکردنی هەر گرێ و ناڕێکێک لەوانەیە دواتریش ئاماژەی پێبین و بێتکەلەوە چەند پرۆسێکی ترەگرێتەوە کە کردنی مەمۆگرافی و سۆنەر و بەپی ئەوەی کە حاڵەت و تەمەنی نەخۆشیەکەیە. زۆر باشە. تەنها لە مانگیدا ئەمە هەیە یان لە مانگەکانی تریشە ئەم شتانە ئەکرێت یان هەموو جیهان مانگی دایان بە تەنها هەڵبژاردوو؟ نەخێر، ینی شتەکە دایمیە و هەموو کاتێک ئەم ئیش و ئەم پرۆسەیە هەیە، بەڵام وەکو ئەوەی کە بیرکردنەوەیە کە برهێنانەوەیەکی هەم لایەنی پزیشکی ینی بۆ پزیشکان و هەم بۆ ئافرەتان کە بۆ یاڵین ئافرەتان چونکە نەخۆشیەکە زۆرتر تایبەتە بە ئافرەتان، هەم بۆ هۆشیاری و بیرهێنانەوەیە کە هیچ نەبێ ئەگەر مانگانەش ئەو پشکنینە بۆ خۆیان ئەنجام نێن ساڵی جارێکیش بیکەن هەر ئیسفادەی ئەبێ وەگلەوەی کە هەر هیچ نەکرێ. زۆر باش. پشتەکە پەیوەندی وتێ بە تەمەنەوەیە، ئایا پێش 18 ساڵ ترسی نییە؟ تەکید تەمەن ناگرێتەوە، بەڵام ئەوەی لەبەرەوەی پێش 18 ساڵ مەمک قۆناغی گەشەی تەواو نەکردووە، لەبەر ئەوە ئەگەرەکە زۆر کەمە مەگەرێکێک بێ ئەوانەی کە تا ئێستا ئەوەی من معلوماتم هەبێ نەمبیستووە کە پێش 18 ساڵ و پێش 20 ساڵ ئەوانی پێش 18 ساڵ هەیە زووتر شو ئەکات دەوری هەیەیان دەوری نییە؟ تاکید زەواجکردن دەوری هەیە، بەڵام زەواجکردن بۆچی ئەگەر یەکەم مناڵبوون زوو بێ باش، ینی خۆ زەواجکردن شەرنی هەکسەر مناڵبوونی بەدواوە پێش تەمەنی 18 ساڵی پێش تەمەنی 30 ساڵی بۆ مناڵبوون. ئیتر زەواجکردن یعنی ئەوە شتێکە ینی بەپی تەمەنەکە بە تاکید باشترە تا زووتر بێ، بەڵام تۆ ئەگەر باسی تەمەنی 18 ساڵیکەی لە سووری مانگانەیە عیلاقەی بە و تەمەنەوە هەیە، واتە ئەگەر ئێمە زیاتر ئەوەی کە پەیوەندی هەیە بە تەمەنی 18 و ینی هەرزەکاریەوە دەستپێکردنی سووری مانگانەیە، بەڵام ئەمە شتێکە ینی شتێکی لا ئیرادێ چونکە ئێمە چەند هۆکارێکمان هەیە، هۆکار هەیە کە ئەوانەی هیچ ینی بەدەست ڕێگیری لێ ناکرێ. بۆ نمونە دەستپێکردنی سووری مانگانە لە تەمەنێکی زوویە، جاری وایە لە پێش 12 و 14 سووری مانگانە لە پێش 12 عفو دەست پێەکە. ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ئەگەری توشبوون لە داهاتووە بۆ ژێرپەنجەی مەمک زیابێ، بەڵام ئەوە شتێکە ینی بەدەست لە توانای ئینسانەکە خۆیان نیە و هەر ئەگەر مەبەستت سەبەبەکان بێ بتوانین یەکسەر لەگەڵ یا باسی بکەین. باش، حەزەکەم پێشتر باسی هینەکە ئەخونکە هەر لەسەر هوشیارەکە وازم هوشیارەکە لە هەمووی مهمتر بۆ خانمان خۆ فەحسکردنە، خۆ تێستکردنە. ئەمە مەسەلەن چەند مانگ جارێ بیکات،
چۆن بیکە شێوازێکی تایبەتی هەیە کە بە شێوازی ئەوەی کە چۆن خۆی دیاری بکە کە خوا نەخواسە و ئایا هەموو گرێک هەموو مەسەلەن خۆتەزانی زۆر خانم هەیە هەر خۆی شێوازی مەمکی وایە گرۆگرۆیە ئایا هەموو ئەم شتانە ترسی هەیە و ترس بخاتە دڵیەوە؟ نەخێر ئەم شێوازی پشکنینەکە کە بەشی یەکەمی پرسیارەکەت هەموو مانگێک لە هەفتەی یەکەمی دوای سووری مانگانە لەبەرەوەی لەو کاتەیە مەمک یانی هێواش ئەبێتەوە چونکە هۆرمۆنی ئیسترۆجین پێشتر بەڵێ هۆرمۆنی ئەفرەتانە پێشتر زۆر بەرزەکەەوە ئەکا مەمکەکە توم و گرش بێ کە زۆر خانمیش 2 هەفتەی پێش یەکەمی سووری مانگانەکەی هەستەکە سنگی تونگە ئازاری هەیە ئەمە تەبیعیە لە هەموو خانمێکە ئەگەر لە هەموو شانە بێ لە زۆربەی زۆرینەیان ڕوئەیە لەبەرەوە باشترین کات ئەو کاتەیە کە دوای سووری مانگانە لە هەفتەی یەکەمی سوورەکەیە ئەو پشکنینە بۆ خۆی ئەنجامدا شێوازی کردنەکەشی هەر خۆی وەکو وتمان خۆی لە ماڵەوە بۆ خۆی ئەنجامی ئەیە ئەویش ینی دوو بەشە بەشی یەکەمیان بەس سیرکردنە بەشی دووەمیان هەست پێکردنە بەشی یەکەم ئەوەیە کە هەر خۆی بەتەنیا بەرامبەر ئاوێنەیەکە وەستێ بڵێ دەستی بۆ خوارەوە ئەبێ سەرەتا پاشان دەستی بۆ سەرەوە پاشان دەستی ئەخاتە سەر پشتی ینی ملی و بڵێ کۆت ئەکا لەسەر ماسوولەکانی پشتی ملی ئەمەش کە ئەم کۆتە ئەیکاوە ئەکا کە ماسوولەکانی سنگرش بێ ئەگەر خوانە خواستە هەر گرێ شتێک هەبێ وازەحتر ناڕێکی دەرەخە بڵێ ناڕێکێک هەبێ دەرەکەوێ و پاشان دەستە خاتە سەر کەمەری و دەستی ئەوشێ بەم سێ ئیشەی کە کردی لە هەموویە بە سێری خۆی ئەکا بۆچی بۆ هەر سووربوونەوەیەکی پێستەکە بێ بۆ هەر چاڵیەک بێ لە مەمکەکەیە یاخود بۆ چوونەناوەوەی گۆی مەمکی بەیان هەر شتێکی ناتەبیعی کە پێشتر نەی بووە پاشان پاڵناکەوێ بە گۆشەی 45 واتە ئەتوانێت دوو پشتی لە پشتی خۆیادانێ بە لەپی هەر سێ پەنجەکەی بەسەری پەنجەکانینا بەڵێ بە شێوەیەکی خولاوە لە دەرەوەی سنگی دەست پێ ئەکا تا خڕەبێتەوەیەتەوە بۆ دەوری گۆی مەمکی لەوێ ئەگەر هەر گرێک هەر ناڕەحەتیەک هەر شتێک هەبێ زیاتر هەستیشی پێەکە باش ئەگە باسی هۆکارەکانکەی چیان ئەوانەی ترسیان هەیە کە تووشی شێرپەنجەی مامک بەڵێ سەرەتا لە 8 ئافرەتێک توش ئەبێ کە پێشتر بەداخەوە لە 12 ئافرەتێک بوو بڵێ لە سە پیا و یەکێک ئەگەری توشبوونی هەیە واتە هۆکاری یەکەم تۆ کە ئافرەت بی کەمەی نەبی ئەمە سبەبی ڕئیسیە بۆی کە تووشی ژێرپەنجەی مامەکبی پاشان ئەو هۆکارانی کە وتمان کە لە دەستی کەسەکەیانە بۆ نمونە دەست پێکردنی سووری مانگانە لە تەمەنێکی سوویە یاخود وەستانی سووری مانگانە لە تەمەنێکی درەنگە واتە دوای 45 و 50 سووری مانگانی هەر بەردەوام بێت ئەمانە یاخود بە هەر سبەبێک بێ مناڵی نەبوو بێ واتە نەزۆکی یاخود شەرنیە نەزۆکیش خانممان هەیە کە زەواجی نەکردووە ئەمانە هەمووی سبەبێکن کە لە دەست خۆیان نییە یاخود بوونی پێشینەی خێزان واتە کەسێکی نزیکی دایکی خوشکی پووری یان کەسێکی نزیک لە ئایلەکەیە لە خێزانەکەیە ژێرپەنجەی مەمکیە ئەمەش سبەبێک نییە چونکە بەداخەوە ئێمە ئێستا دەکەین زۆربەی خەڵکیە بۆ مەسلەی زەواج و شت پرسیار ئەکا ئەمە دایکی ژێرپەنجەی مەمکی هەیە ئایا 100% ئەم کچە تووشی ژێرپەنجەی مەمکە بێت تۆزێ هەست دەکەین ئەم معلوماتە مشکلی ئێستا لە کۆمەلگا دروست کردووە نەخێر ئەمە نیە چونکە لە 5 ژێرپەنجە پەیوەندی هەیە بە پێشینەی خێزانەوە عنی لە 5 ئەو کەسانی توژە بن هیچ پێشینەیەکی خێزانیان نییە واتە شەرت نییە کە دایکی ژێرپەنجەی هەبوو 100% بڵێ ئەمیش توش بێ و هەروەها بەکارهێنانی جێگرەوەی هۆرمۆنی واتە ئەو حەبانەی کە بۆ ڕێگری لە مناڵبوون بەکارهێنرێ بە کاتێکی زۆر مدەیەکی زۆر لەسەری بەردەوام بێ یاخود لە دوای تەمەنی وەستانی سووری مانگانە بۆ کەمکردنەوەی نیشانە جێگرەوەی هۆرمۆنی بەکاربێ ئەمانەش هەر تەسیری خۆی هەیە و شیرپێنەدانی سروشتی بۆ مناڵان کە بەداخەوە ئێستا زۆر کەم بۆتەوە بڵێ ئەمەش سببێکی ترە و هەروەها سببەکانی تر بۆ نمونە وەرزش نەکردنە قەڵەویە خواردنی چۆوریە خواردنی معلباتە و ئیتر سبب زۆرە هەموو شێرپەنجەکانی پیسبوونی ژینگە سببێکی زۆریشی لەوانەیە زۆربەی نەزانراوە بێت کە بۆچی ئەوە ڕێژەکان لە بەرزبوونەوەیە قەلەقی دڵە ڕاوکێ خەفەت ئەمانە دەوریەکی سترێس و دڵە ڕاوکێ ئەبێتە هۆی من ئەوە زۆر حەزم کرد لەسەری بخوێنمەوە چونکە نەخۆش ینی ئافرەتی زۆرمان هەیە ئەڵێ خوا نەخواستە دوای تەعزیەک دوای حاڵەتێکی ناخۆش هەستەکەی تووشی ژێرپەنجەکە بووە من خۆم لەسەر ئەو زۆر هێنم کرد بزانم پەیوەندی هەیە بەڵێ ئەڵێ پەیوەندی هەیە لە هەموو ئەو بەحسانی کە پێشتر ئاماژەی پێکراوە بوونی سترێس یاخود دڵە ڕاوکێ ئەبێت هۆی کەمکردنەوەی مەناعە ئەم مەناعەیەش ئێمە ڕۆژانە لە نەک لە مەمکە لە هەموو شوێنێک
دابشبوونی ناڕێک ڕوئەیە لە خانەکانە بەڵام بەرگری لەش سەرکوتی ئەکات نایڵێ شتەکە بەردەوام بێ بەڵام ئەگەر تۆ بە هەر سەبەبێک بێ بەرگریت دابەزێ سترێس و قەلەقی و دڵەڕاوکێت هەبێ و ئەکا کە جسمت نەتوانێت زاڵ بێ بەسەر ئەو ژێر پەنجەیە یاخود بەدەست ئەو دابشبوونە ناڕێکەیە. خۆ یەک شت هەیە لەوانەیە خەڵکی ئام بەڕاستی ئەم معلوماتیان نەبێت شێرپەنجە خانی لەشی خۆتە دژی خۆ دەسەکە بە شۆڕشکردن زدی خۆ یعنی بۆیە هەر شتێک خۆی ئەو خانانەش دایمە بەردەوام لە گۆڕانکاریان و لە هەموو لەشی هەمومان نەڕوێ لە هەندی حاڵەتی تایبەتیە ئەبێ بە نەخۆشێکەوە بەتەکیید ئەوە لەسەر ئەو شتێکی تر هەیە کە ئێمە ڕۆژانە زۆر ئەیبینینەوە کە یعنی شەرنی هەموو گرێک ژێرپەنجەیی بێ یاخود پیس بێ بەڵام سێرەکەین بۆ نمونانی خانم هەیە گرێکی پاکە بەس پێویست ئەکا کە لا ببرێ بە هەر حاڵەتێک بێ کە ئێمە پێی ئەڵین پێویستەکە ئەم گرێ لا ببرێ و لای پێی ئەڵێ ناتوان ناوێرم ئەترسم تووشی عفو تووشی ژێرپەنجەم کەڵن دەستکاری مەکە دەستکاری سنگمەکە و مێ وروژێنە و دوای ترسی هەیە ئەمە وەکو خۆدا مەژت پێەیە ژێرپەنجە تەنها خانەکانی دەستمی خۆتە کە بەناڕێکی دابەژە بێ کە کۆنتڕۆڵ ماکراو لە ئەنجامە ئەو خانەیە ئەبێتە هۆی دروستبوونی گرێک و گرێکەشە بەداخەوە کە پیس بێ بڵاو بێتەوە بە جسمە ئەگەر لە ئاخیرایانی زۆر خۆی بەڕاستی هۆکارەکان زۆرە بەس من حەزەکەم چەنەها شت هەیە لە مێشکی خەڵکەیە من ینی بە ئوسلوبی ئەوان پرسیارەکە ئەەکەم یەکێ لەو شتانە تۆ باسە کرد شیردانە بە منداڵ فعلا شیردان کە ئافرەت لە کاتی شیردان بۆ منداڵ وازم بە زۆر بەدەگمەن تووشی شێرپەنجەی مەمەکەبێ ئەمە وەکو ڕێکارێکی خۆپارێزیە دژێ نەخۆشیە بڵێ وەکو ڕێکارێکی خۆپارێزیە ینی هەم نەک بۆ ئەو کاتی کە لەو کاتێک کە ژیرەیە ینی بۆ مستەقبل چووکە گەشەی مەمک لە قۆناقی هەرزەکاریە قۆناقێکی دەست پێەکە ئەم قۆناغە ئەوەستێت هەتا یەکەم بۆچی ئەمە وتمان زەواج مهم نییە بوونی یەکەم مناڵ مهمە چونکە لەگەڵ یەکەم سکپڕبوون و شیرانە ئەم قۆناغی گەشەیە دووەم قۆناغ کۆتاییە تا تەمەنی گەنجتر بێ هەتا شیردانەکەی بە تەواوەتی 2 ساڵەکە ینی بەردەوام بێ شەرنیە 2 ساڵەکەش ئەگەر هەر لایەنی کەم ساڵێکیش یان 6 مانگیش شیردانەکەی هەر بەردەوام بێ ئەمە قۆناغی دووەم تەواو ئەبێ و یعنی ئێمە ترسی ئەومان هەیە لەکە لەو گەشەی دووەمەیە کە بەداخەوە گەر تەمەنی سەروسی و 5 ساڵ بێ کە مناعی جسم کەمترە ینی لە گەنجیا تاکید باشترە لەبەرەوە هەستەکەی ئەو دابشبوونە ناڕێکی کەوتمان ئەگەری زیاترە کە ئەگەر تەمەن بەرەو سەرەوە بێ بەڵام وەکەوەی کە بڵێ لە کاتی شیرانە ژێرپەنجە نابێ بەداخەوە ئێمە زۆر حاڵەتمان هەیە کە بەڵێ لە کاتی شیرانە ژێرپەنجەی هەیە و ئەمەش ڕۆژانە ینی بینیومانە شەرتیش نییە ئەم گرەیە یەکسەر ئەو کاتە ڕوویابێ جاری وایە پێشتریان لە کاتی حەملیشە هەر هەمانە چونکە بەداخەوە ئێمە ئافرەت هەیە ئەڵێ گرێوکەم هەبوو لە کاتی حەملەکە بەس وتوانە ئافرەتی حامیلە و ئەگەر شیر با تووشی ژێرپەنجە نابێ نەخێر بەداخەوە ینی هەر گرێک هەبێ لە کاتی ژێرپەنجەی لە کاتی شیرانە بێ لە کاتی شیرانانە بێ وەکو یەک ئەگەری هەیە کە ئەگەر ژێرپەنجە بەیانە خۆی بەڕاستی شێرپەنجە شتێکە لەو شتانی کە هیچ پەیوەندی بە هیچ ینی خاصێتێک و هۆکارێکەوە نیە لەوانەیە لە پڕ لە کەسێکا دروست بێ هیچ شتێکی تیانێت بەڵام بەداخەوە بە نسبە شیردانەوە لە لای دایکانی ئەمە زۆر کەم بۆتەوە خەڵک تا بە بیانەوەی شیری کەمە نازانم چی مناڵەکە نایخوات بەتێکی تۆ شیری دەیەتێ شیرەکە کەمە و بدایەت شیری دایک ئیزعاجە بۆ مناڵ خاصن لە بۆ مناڵی یەکەم چونکە هەم کونەکانی سەرگۆی مەمک نەکراوەتەوە هەم شیرانێک لە کاتی مەمەی لاستیکەکە مۆنێ دەمی مەمەکە گەورەیە بۆ مناڵەکە ئاسانە تەنانەت هەر بە مەڵاشووی ئەتوانێت شیرەکە بخوا لەبەرەوە زەحمەتەکەی کەمترە بۆ مناڵەکە لەبەرەوەیە کە خۆی خۆ ئەگرێ بە شیرە هینەکەەوە شیرە قوتۆکەوە پێریان پەیوەندیەکمان لەگەڵای کاک جەمال لە شەمشەمان فەرموو کاکە جەمال کاک جەماجیان بەڵێ سڵاو لێبێ باشی چاوەکەم وەڵای کاک تۆری بەڕزەتەنە بابەتەکەی من پەیوەندی بە جەنابتانەوە نییە بەڵام من بە بەردەوام دەمم دیکە کات یعنی بە تایبەتی لەخەوە بەڵێ جا ئەوە چارەسەری هەیە چی بکەین چینێک چی وڵی فعلا پەیوەندی بە بابەتەکە و پسپڕەکەی مەشەوەنی بەس بتوانین یارمەتی بین دەمێکەوەی کاک جەمال وەڵاهی 6 مانگێکە بێت هیچ نەخۆشی شتێ نیە شەکرە نەخۆشی درێژخایان زەخت ئەم شتانە جان نەوەڵا داو دەرمان و شت هیچ بەکار ناهێنی هیچ شتێ بەکار نایەنم بەس کات دکتۆر شتێکی تریش ینی بە دەگمەن تووشی هەڵامەتی شەبم باش بەس لە خەواوە یان 24 ساعت دوای واللهی بە زۆری لە خەواوە زۆر باشە تەمەنە چەنە کاکە جەمال 44 ساڵم حەدەکە ئەگاتەوەی ئیزعاجەکە ینی بێزار تەکا بە شەوان ئەرە والله
زۆر باش بەسەر شاوی شاڵا وەڵامێک تینەوە پێ دەڵێم سەردانی چێ بکەیت چاو خۆ چاوەکەم کاکە جەمالجیان خوارد لەگەڵ دکتۆرەجان پێشەوەی جوابی کاک جەمال بەمەوە هەر حەزەکەم پێینەکەمان دانەبڕین تەوەرەکەمان بەنسبەت ئەو ئافرەتانی کە بوتمان ترسیان هەیە تووشی شێرپەنجەی مەمک بن پێویستە کا زیاتر خۆیان بپشکنن لەوەی کێشێکی کە پێویستە کا مەسەلەن سوز و سەردانی پزیشکی بکەن بەتەکیید بۆ نمونە ئەو کەسانەی کە وەکو باسمان کرد سەبەبەکان کە هەیان بێ کە لە عیلەکەیانە لە خێزانەکانە ژێرپەنجە هەبێ یاخود بە هەر سەبەبێک بێ مناڵی نەبوو بێ یعنی شووی نەکردبێ یاخود مناڵی نەبوو بێ یا عیلاجی هۆرمۆنی زۆر بەکارهێنا بێ یان لە تەمەنیەکە بۆ هەر چارەسەرێک بێ تیشکی بۆ ملی و بۆ یعنی ژێرپەنجەیەک لە شوێنێکی ترا وەرگرت بێ لەبەر هەر سەبەبێکی هەبێ بە تەکید باشترە کە زوو سەردانمان کە ئێمە هەر نەخۆشێکیشمان کە لای ئێمە تەشخیص ئەکرێ کە پێی ئەوترێت کە ئەبێ خوشکەکانت ئەبێ کچەکانت ئەبێ پورت بێن بە تەکید پشکنینی خۆی بکەن چونکە ئەوەکو وتمان ئەگەرەکە زیاترە لەبەر ئەوە پێشتریش باسمان کرد کە ڕێگری نییە باشترین شت پشکنینی پێشوەختەیە کە ئێمە حەزەکەم لێرە ئەوڕوونکردنەوەی بین کە لەوانەیە ئەم قسەیە زۆر لەناو ژێرپەنجەی مەمکە لەناو مۆزوعەکان یا ببیسترێ لەوانەیە لە شوێنێکی تر نەبیسترێ چونکە ژێرپەنجەی مەمەکێکێکە لەو ژێرپەنجانەی کە پێش ئەوەی ببێ بەگرێ پێش ئەوەی کە ئافرەتەکە خۆی هەست پێ بکات کە گرەی هەیە ئەتوانرێت بە پشکنینی پێشوەختەیی هەست پێ بکرێ هەتا زووتریش هەسی بکرێت هەتا فەرقی چییە ئەگەر تۆ خۆی هیچی نەبێ یعنی بە کورتێکی خۆمان کە پێی ئەوترێ لەسەر ساغی شتێکی لێ بدۆزرێتەوە فەرقی چی وەک لەوەی کە خۆی بۆ گرەیەک بێت بۆ لای ئێمە و لە ئەخیرا دەرکەوێت کە ئەم گرەیە شێرپەنجەیە فەرقەکەی ئەوەیە کە زۆربەی زۆری جار تەنها بە ئەمەلیاتێک نەجاتی ئەبێت پێویست بە چارەسەری کیمیایی و تیشک ناکە بەڵام بەداخەوە ئێمە زۆربەی ئەترسێ ترسی ئەوەی هەیە کە ئەگەر بێت و شتێکی تابدۆزینەوە بەڵام بەداخەوە یعنی ئەگەر شتەکە ڕووبات تۆ ئەگەر ئێستا پێی نەزانی لە ماوەی 6 مانگ بۆ ساڵی داهاتوە هەرە بێ بەگری و هەستی پێەکەی لەبەرەوە ئێستا بیزانیت باشترە وەک لەوەی کە لە مودەیەکی نزیکە قۆناغەکەت پێشکەوتوتر بێت هەر زۆر باشە بە تەفسیل باسی واکەین بەس بزانین پەیوەندی ترمان لەگەڵ کاک محەممەد لە سەمسەمات فەرموو کاکە حەمە کاکە حەمە کاک جەمال لە کەلارەوە کاک محەممەد لە خەت نەماوە کاک جەمالجان بەڵێ براکەم باسی فەرموو ئەوە خێزانەکەی کاک جەمال فەرموو خوشەکەم فەرموو باسی براکەم باشی دادەگیان وەڵا کچێکەمەیە دەور بۆ 3 ساڵەت یەک تۆز دەنگە بەرزکەیتەوە دادەگیان سواس دەکەین ئەوە کچێکەمەیە بۆ 3 ساڵەت پێ بەڵێ هاتای کاتا حەبمن ئەخۆم لەبانە و کچەمەوە خەڵکێژە خراوە و توش نەخۆشی تێ بەڵێ ئاێژن حەبمن خراوە تایسە من ئەی خۆم هەر ێژن ئاوە پرسیارەکە و چییە خوشەکەم ێژن خراپە حەبمە بخۆی خراپ نییە مناڵەکە و 3 ساڵە بووە وەڵا بۆ سیاچی شیری خۆتت داوەتێ نەوەڵا ینی 3 ساڵە حەبەخوا ئەم 3 ساڵی پێشتر نە خواردووە با هەر لەبانەوە خواردمە تەمەنی چەنە تۆ دادەگیان هەشتاوەشتم هێشتاوەشتە بڵێ بەسەر چاو خوشەکەم وەڵام تێنەوە ئینشاءڵڵا خوارد لەگەڵ دایکی ئەلەند فەرموو دایکی ئەلەند دایکی ئەلەند فەرموو دادەگیان قەپاتیکەم نا فەرموو قسەکە جۆمان لێتە فەرموو خوشەکەم پشتم گرێکی لێهاتووە ئەزەگوتمە دکتۆرێ بزانم درێن ئەوەیە چەوریە گرێ لە کوێت هاتووە لە پشتم هاتووە لە پشتم شوی پشتێ پشتم لە لای ڕاستەکەڵە باشە تەمەنە چەنە خوشەکەم تەمەنش 72 مامەوە 72 موالەتە 72 48 ساڵە گرێەکە گەورەیە بچووکە دەنگە بەرزکەیتەوە دادەگیان هەندی هێلکە قەتێشیە گیان هەندی هێلکە چ قەتێ باش هیچ بەحسەی نەکردووە سۆنەر شتێکی بۆ نەکردووە چەوریە چۆن زانیتە چۆن زانیوتە کە چەوریەوە چێ پێی وتی گری چەوریە دکتۆری گوتیان چەوریە باش ئیستا پرسیارەکەی تۆ چییە وەڵی گوتم بزانم زیانیە خراپە بەستەر شە وەڵام تێنە ئینشاڵڵا دایکی ئەلەند باشە خوارد لەگە خوشەکەم سەر شاو بەهێز لە کەلارەوە فەرموو فەرموو ئەلو فەرموو قوربانگیان شەو باش شەو باش کاکە بەهێز قوربانی وەڵام من پرسیارێکمەیە
فەرموو. وەڵام من سینگم ژانەکە بڵێن مەمکن بەسەر لە سەردەم بخەوم سینگم ژانەکە عیب نەبێ بڵێن مەمکن ژانەکە. باشە. سنگت گەورە بووە کاک بەهێز؟ وەڵا هەندێک جار هەستی پێەکەم تۆزێک ئاوسێت لای چەپم بڵێن. بەس لای چەپت لای ڕاست مشکلت نییە؟ لای ڕاست مشکلم نییە. هەندێک جار بەدەما بخەوم هەستەکەم ئازاری هەیە. هیچ علاجێک ناخۆی بۆ هیچ نەخۆشیەک؟ یاری ئاسن و ڕاضە و ئەو شتانە ناکەی؟ وەڵا وەرزشمە کرد ئێستا وازم هێناوە. بەڵێ ئەوەی چارەسەری پرۆتینی و ئەمانت نەخواردووە بۆ ڕاضە و بۆ ماسوولکە؟ بە هەندێک جارم خوارد وەڵا ئێستا بەعام وازم هێناوە. بەڵێ بەڵێ. بەسەر شاو کاکە بێز وەڵام تێنی ئینشاءڵڵا. چاوەکەم خوارد لەگەڵ. دکتۆرێکیان با من یەک ڕێنمایی کاک جەمالکەم کاک جەماڵگیان بەنسبەت ئەوەی کە شەوانە دەمەلیک زۆرەکە بەڕاستی ئەمانە عادەتەن شتی خەتەر نییە بەس ئەگە زۆر بێزاری کردوی ئەتوانی سەردانی پزیشکی پسپۆری بە تایبەتی هەناوی بکەیت لەوانەیە چەند فحوسات و شتێک هەبێ پێویستکە بۆ بکەن هەندێک تێستەیە پەیوەندی بۆ هەیە و هەندێک جار ئەتوانی چارەسەر هەیە هەندێک چارەسەری هەتا خاوکەرەوە ئەو شتانە هەیە بۆ تەنووسن بۆ ئێمە ڕێنمایی دەکەم سەردانی پزیشکی پسپۆری هەناویکەی بۆی فحوساتە بۆکەن و ئینشاءڵڵا شتێکی ئەوە نەخەتەر نیە و باوەڕ ناکەم شتێک بێترسی هەبێت. دکتۆری جام ئەو خوشکە تەلەفۆنی کرد لە کەلارەوە کە مناڵەکەی 3 ساڵە بەس پێشتریش و ئیسەش ئەڵێ هەر 3 ساڵە بەعام خواردنی حەپی منە بە ئەکیدی باسمان کرد ترسی هەیە. بەڵێ باسمان کرد ترسی هەیە بە تایبەتی ئەگەر بۆ 5 ساڵ و سەر و 5 ساڵ بەردەوام بێ لەبەرەوە باشترین شت ئەم ئەگەر 3 ساڵ حەبی من ئەیخوارد بێ باشترە بۆ درێژخایان ڕێگەیەکی تر بەکاربێنێ تاکید باشترە هەر ڕێگەیەک بێت کە هۆرمۆنی نەبێ حەبی من تاکید بەڵێ حەبەکە تاکید هۆرمۆنیە لەبەرەوە ئەگەر شتێکی تر بەکاربێنێت تاکید باشترە پێشتر باسیشمان کرد حەبی من یەکێکە لەوانەی کە چارەسەری هۆرمۆنیە لەبەرەوە باش نییە بۆ ژێرپەنجەیمە نەک تەنها بۆ شێرپەنجەیمە بەس بۆ زۆر شتی تر جوازم هەر خراپ بەڵێ بۆ شوێنەکانی تری ئافرەدان بۆ هێلکەدانە بۆ مناڵدان بۆ ئەم شتانە ئەگە ماوەیەکی زۆر هەر بەردەوام بێ لەسەری بەڵێ لەوانەیە بۆ زیانەکانی بۆ هێلکەدان و ئەوانە دکتۆری ژنان زیاتر شارەزایی زیاتر بتوانێت بەس بۆ ئەوی کە پەیوەندی بە بەشەکەی منەوەیە تاکید بۆ داهاتوو بۆ ژێرپەنجەیمەمە ئەگەر زیا ئەکات یەکێکە لەو شتانەی کە هۆکارە یان یەکێکە وتمان مەجموعەیەشتمانەیە ڕێخۆشکردن یەکێک لەوانە حەبی منە بەنسبەت ئەوەی دایکی ئەلەندەوە گری پشت پێشیان تۆ گری چەوریە بۆ پرسیارێک ئەنێ هەچەنەگە پسپۆرەکەی جەنابی شوێنەوە بەس ئەو گرێشتانە پەیوەندی بە ئێوە هەیە گریشەویتری ترسی هەیە بمێنێتەوە نەخێر نەک بمێنێتەوە گرەی چەوری ئەگەر تاکید کرابێتەوە کە ئەم گرەیە چەوریە ئێمە لە مەمکی شاو لە زۆربەی شوێن لە هەموو شوێنێکی جستم معرەزە بۆ ئەوەی کە گرەی چەوری هەبێت بۆ گۆڕانکاری مجموعەیەک پرسیارەکەی ئەوە بوو ترسی هەیە بمێنێتەوە ترسەکە چۆنە یعنی ئەگەر ئێمە بۆچی متابعی بۆ دانین بۆ نمونە ئەگەر ئازار دروست بکە بەس ئازارەکە چۆنە بۆ ئەولانەیە لە پشتیایەتی هەر بە جلەکانی بە پاڵڵانەوە بە شتێک کاتێکی لەوانەیە ئازار دروست بکە بەڵام ئەگەر خۆی گرێکە بە ئازار بێت یاخود قیاسەکەی بگاتە سەر و 5 سانتیم یاخود بوونی کلس و ئەمانی لەگەڵا بێ بەتەکید ئەو کاتانە ئەگەری هەیە ئێمەش هەر لەبەر ئەوەیە کە متابعە بۆ دائەنین بۆ هەموو نەخۆشێک بەڵام ئەگەر گرەیەکی بچووکی چەوری هەبێ بەتەنیا دوای چەند متابعەیەکی هیچ گۆڕانکاری بەسەرا نەهاتبێن ئەخێر بەتەکید ترسوانێت دەستکاتینەکە ئەتوانێ بەڵێ بەزۆ کوتمانەگەر ئازار و قیاسەکەی گەورە بێ و ئەمانە باشتر لا ببرێ دەست و چاو خۆشە با پەیوەندیشی تێوەگرین اینجا وەڵامی کاک بێزێن شنیار دەستێمانی فەرموو شنیار خان هەلێرە گوێلێک فەرموو کاتە باش بەڕێزم باشی دادەگیان سەر چاو سپاسەکەم دایکم موالیدی 1970 لە سنگی چەپی گرێ دروست بوو بەقەت بڵم دەنگەنێکێکە بێ بەڵێ ئێستا مانەیە بڵین چی زیانی هەیە نەخرا هیچ فەحسوشتان بۆ کردووە هیچ براوە چۆ بۆ لای پزیشک شتێکی کردووە چیتان بۆ کردووە بەڵێ وەڵا فەحسوشتمان بۆ کردووە توێتی کێشەی نییە ینی بەدەر خۆمانەیە ترسیم تۆ گرێەکەی گەورەیە حەجمەکەی چەنە بێت حەجمەکەی بڵم بەقەدە دەنگێنەوە کرد باشە ماوەی چەنە بێ هەستی پێ کردو عەفوم کە پێشە کرد وەڵا دەنێکە بڵم تقریباً 2 ساڵ بۆ 3 ساڵە بێت خۆ پرسیاری پێیان وتۆ کە جۆری گرێەکەی چییە؟ نەوەڵا چەوریە بەڵێ باشە دەستخۆش بەسەر چاودادیگیان وەڵامتانی نوێشاڵ سەر چاو سەر چاو
بەدیحەخان لە سلێمانی فەرموو بەدیحەخان ئەلو دادەگیان فەرموو وەڵای من گرێ لە باڵم هاتووە تر نازانم کوێی باڵێ باڵی ڕاست سەر باڵی ڕاستمە گرێ بن باڵەیان سەر باڵێ فەرهەد فەر باڵ ئەو نەرمەی باڵم خوارشانە تەمەنی چەندە بەدیحەخان موالیدم 65 65 چەندە بێ هەستی پێ کردووە وەڵا تقریبەنەوە 3 ساڵەوایە بەس ئەتمەلای دکتۆری شەقایشە گرم ئەڵێ هیچ نییە ئیتر بەس ئێشیە و جێژ بۆ تۆ لە باڵم پیانوتی جۆری گرێکە چییە؟ وەڵی نیانوت گرێکە چییە بەس فەروتی هیچ نییە وی نائیتوتم وەڵای ئەوەتان نییە ئازاری شیتایە و ئەم جاگە جێشە بێتەوە ئەوە یعنمە سەر باڵمە گرێکە جیا بێتەوە لە باڵم بەدیعەخان هیچ پشکنینە بۆ مەمکت کردو تا ئێستا؟ بەڵێ بۆ مەم کردیانی پشکنینی پزیشکی و کردووە؟ بەڵێ کردمە مەمکی چەپشم عملیات کراوە هیچ مشکلەیەکت هەبووە؟ ناوەڵا دوو لوی لێ دەرکراوە دووەکان پاکە بەڵێ باشە دەست خۆش لەسەر چاو بەدیخان وەڵام تێنی ئینشاءڵڵا دوا پەیوەندیمان دایکی عادل دایکی عادل فەرموو ئێوارە باش دادەگیان فەرموو ئێوارە باش ئێوارە باش دادەگیان سەر چاو زۆر سپاس بێزەکەم پرسیارێکم هەیە فەرموو ماوەیەکی زۆرە لای مەمکەم لای ڕاستم زۆر ئێشێ تووشم بۆ دکتۆر سۆنەریان بۆ کردم وتی ئیلتیهابە هەیە علاجێ وەرگرا ینی خۆی بۆی نەنووسی وتی بچۆ بەڵای نەزانمی گەشتە علاجێ وەرگرا علاجیشم وەرگر مەرحەمێک هیچ باش نەبوو ناو بەنام زۆر ئازارم هەیە موالیدت چەنە؟ تەمەنە چەنە دایکی عادل؟ 29 ساڵم زەواجت کردووە؟ بەڵێ مناڵت هەیە؟ یەک مناڵم هەیە شیری خۆمە خوارد یعنی ئێستا حالیان شیرەی؟ بەڵێ بە زۆر ئێشێ شەکرە وشتت نییە؟ نا هیچم نییە مەمکەکە کەوتیان ئیلتیابی کردووە سوور بوونەوە و لەرز و تاو ئەمانت لەگەڵی هەبوو؟ هیچ نەبوو بەس تۆزی ئەخورا وتی ئیلتیهابی ناوەی هەیە باش بەسەر چاو وەڵام پێ چاو خواردەکە دکتۆری جان بۆی پەیوەندیەکەم وەسان بۆی وەڵامی ئەمانە بینەوە حەزەکەم تەوەرەکەی خۆمان تەواوکەین چەند پرسیارێکم هەیە بەنسبەت کاکە بەهێز یەکێ بوو لەو پرسیارانە باسی شکر پیا و تووشە بێت خوا نەخواستە شێرپەنجەی مەمەک بە زۆر بەکەمی زۆر بەکەمی ئەم لەوە ناچار پەیوەندی بەوەشەوە هەبێت ناخێر ئەم ترسی ژێرپەنجەی مەمکی نییە ئەوەی کە خۆی باسی کرد لە سایەکی پیاوان بەڵێ ئەگەری توشبوونی ژێرپەنجەی مەمکیان هەیە بەس ئەویش هەر وەکو خانمان بوونی گرەیە کە گرێکە زۆر زوو هەستی پێ ئەکرێت چونکە ئەگەر زۆر بچووکیش بێ بەڵێ لە پیاوانە ئاسانتر هەستی پێ ئەکرێ و زۆربەی زۆری ئەو پیاوانەی کە تووشی ژێرپەنجە ئەبەن پەیوەندی بە خێزانەوە هەیە تا شتەکە بۆ ماوەیە کەمتر پەیوەندی بە سەبەبەکانی ترەوە هەیە ئەوەی کە کاک بەهێز باسی کرد کە ئازاری سنیەتی و تۆزێک گەورەبوونی لایەکی بوو و بەتەکید ئەمە پەیوەندی هەیە بۆ چارەسە هۆرمۆنیانی کە وەری گرتووە چونکە زۆربەی ئەو چارەسەریە هۆرمۆنانی کە وەری ئەگرن بۆ ماسوولکە و پرۆتین ئەمە هەم یەکێک لەو زیانانەی کە هەیەی کە هۆرمۆنی پیاویدا ئەبەزێ هۆرمۆنی ئافرەت بەرز ئەبێتەوە لەبەر ئەوە ئەمەش وەکو کچێک چۆن لە تەمەنی مڕاحقیە سنگ دروست دەکا پیاوەکەش هەمان پرۆسس ئەبێت تۆزێ سنگەکەی گەورە ئەبێ و ئازاری یەک کە دەستی بەرەکەوێ یا کە شتێکی بەرەکە خۆی نایەشێ بەڵام کە دەستیان شتێکی بەرەکەویان کە بەدەمە ئەخەوێ ئازاریە چارەسەرکەشی زۆربەی جار ئەگەر ئازارەکەی زۆرە ئەتوانێت عیلاجی ئازاری بۆ وەرگێ و باشترین شت ئەبێ وەستانی بڵێ ئیتر ئەبێ لە ماوەی 3 مانگە ئەم ئازار و ئاوساوی و شتە بنیشێتەوە ئەگەر نەنیشێتەوە پێویستەکە کە پزیشکی بڵێ بەڵام ئەگەر هەر هەستی کرد زۆر گەورە بوونەوە شتەکەش پێویست ناکە زۆرتر بۆستێر پشکنینێکی بۆ بکە باشترە دەستی خۆش بێت بەنسبەت ئەمەی شنیارەوە لەواچێت ئەم پرسیارە چەند جارێک کرایەوە گری شەوری ئەمەیان مەسەڵەن لە باسیشمان دایکی بچووکە و لە بازم هەمان شتە ترسی نییە ترسی نییە و ئیتر کە تەکید بۆ کە چەوریە نەخێر بەس زۆربەی زۆری ئێمە بەداخەوە کە ئەڵین ترسی نییە و هیچ نییە و بەڵام متابعیان بڵێ بەس زۆربەی کە ئەم کەلیمەیە ئەبیستەی ئەڵێ هیچ نییە و پاکە نایەتەوە لەبەرەوە ئێمە هەربێ متابعەکەین و باسمان کرد ئەگەر گەورە بوون و ئەم نیشانانی تیا بوو ئەبێ ئاگامان لێبێ زۆر باشە بەدیحەخان گرێ لە باڵ گرێ باڵ هەرتیسان هەر عینەن شت ئەویش هەر پێی و عینەن ئەوانی پێشوشرە بەنسبەت ئەوەی دایکی عادل ئەمەیشێکە لەو شتانی کە بەڕاستی ڕێک پەیوەندی بە مەمکەوە هەیە بەڵێ ئەو ئازارە لە کاتی شیردانە بتوانێت ئیلتیهاب هەیە هەچە لەمە زۆر لەگەڵ ئەو قسانە ڕووکێبای پێوت بێ لەوانەیە ڕاست نەبێ ئەو شتانە بەتەکید چووکە ئەمەی کە باسی کرد لەوە ناچێت پزیشکی پسپۆر بینی بێتی
یەکێک لەو حاڵەتانەی کە ناژێر پەنجەیە و پاکە ئەمە بوونی هەوکردنی مەمکە کە سەبەبی زۆرە بۆ نمونە لەو کەسانەیە کە شیر ئەیەن کاتێکی یعنی زۆر ئاسانە بۆی کە مەمەک تووشی ئیلتیهاب بێ هەم زۆر جار لە دەمی مناڵەکەەوە تووشی ئیلتیهابە بێ یان لەبەرەوەی خۆی لە کاتێەوەی کە سنگەکە شیری تیا کۆبۆتەوە و بیئەیەکی تەڕ و خۆشە بۆ بەکتریا لەبەر ئەوە ئاسانە کە تووشی ئیلتیهاب بێ و نەسیحەتێکی چی بکە بڵێ بۆ ئەم کە باسی کرد وەبزانم چارەسەری وەرگرتووە بەڵام لەواچە چارەسەر و ئیشەکەی بەڵێ ئەمە بەڵێ حاڵەتێکی ترسی نییە بەڵام زۆربەی جار ئێمە ئەبێ پێویستەکە چارەسەری تەواو بگیرێ لەبەرەوەی بەداخەوە جاری وایە ئێهمال ئەکرێ دوای ئەبێ بە دوومەڵ و شتەکە بێ بە عەمەلیات و یعنی شتەکەی لە قورس ئەبێ لەبەرەوە گەر لە بیدایەوە عیلاجێک وەربگرێ و شتەکەی ئاسانە و زوو چارەسەرە بێ بەتەکید باشترە و بەڵام پێویستێکی ترس نییە بڵێ ینی ئەمە ژێر پەنجەیە بەڵام پێویست بە چارەسەر ئەەکە. دکتۆرێکیان هەر لێرە شتێکە بیکەوتەوە یەکێک لەوانی خەڵک ئەبێ بیزانێ شێرپەنجەی مەمەک ئازاری هەیە بە ئازار دەست پێەکە بەداخەوە زۆربەی زۆری ئازاری نییە لەبەر ئەوەشە کە زۆربەی نەخۆش یەت بۆ لای ئێمە ئەڵێ ینی سوێن ئەخوا ئازارینە بۆیە نەهاتوم ئێمە ئەزانین بەتێکی چکە گەر ئازاری هەبوایە لە بیدایەتەوە لەوانەیە پێش هەموو کەس زۆر هەستی پێکرد ئەهات یەکێکە لەوانەیە کە بێدەنگە ئازاری نییە بۆی پرسیارشم کە زۆربەی ئەوانی ئازاریان هەیە ئەترسنەڵێ من ئازارم هەیە لەوانەیە شتەکە بەڵام تەکید نییە تۆ ئێمە هەرگرێک هەبوو بەس لەبەر نیشانەکەی ئازاری لەگەڵا بوو تەکید بینەوە بڵین ئەمە ژێر پەنجە نییە بەڵام نیشانەیەکی زۆر بڵاوی ئەوەیە کە ئازاری لەگەڵ نییە بەڵام شەر نییە جاری وایە گرێکە گەورەیە بۆتە خاتە سەر دەوروبەرەکەی تووشی یعنی دەوروبەرەکەی تووشی نزیفێکیان تووشی خانە مردووەکان یەکات لەبەر ئەو جاری وای ئازار هەر دروست ئەکا حەزەکەم باسی تەشخیصەکەی بەس پێش ئەوە ئایا گرێکە مەرجە هەر لە مەکابیان هەندێکجا گرێ بنباڵ هەستی پێکات نەخۆشەکە و بۆی دەرەکەوێت کە ئەمە لەوانی گرێکە بێت بڵێ گرێ خۆی یەکەم جار لە مەمکا دروست ئەبێ پاشان ئەچێ بۆ لیمفەکانی بنباڵ زۆربەی جار کە ئێمە نەخۆشەکانیان ئافرەتەکان سەردانمانەکەن گرێکی هەیە هەم لە مەمکە و هەم لە ژێرباڵیشیا هەست بە گرێ ئەەکەین ئەمە هەر زۆر جار پەیوەندیان هەیە بە یعنی یەک حاڵەتە بەڵام ئێمە شتێکمان هەیە پێ ئەوترێ کلکی مەمک کە جاری وایە خانمەکە مەمکەکەی لە سنگیا تەواو نابێ لەسەر سنگی درێژە بێتەوە بۆ بنباڵی جاری وایە حاڵەتمان هەیە گرێ ژێرپەنجەیی لەو کلکی مەمکا دروست ئەبێ لەبەرەوە بەتەکید هەر گرێک کە لە بنباڵ یاخود کە لە مەمکە هەیە پێویستە تەکید بکرێتەوە پشکنینی بۆ بکرێت کە تەکید ئەمە گرێکی ناژێر پەنجەیە باش بەس هەندێک جاریشەی هەر بووی وەکو قسەمەکەمان کردووە خانمان نەترسێنین يعني أبي بشكليني مثلا جاريواني لوكي فحص كلا وأنا وقريب بنبالي فعلا التهابات يشتبه يعني لما تكازي بيشتك هبي مرججي هم وقريب اللي بنبالش تشي خراب. لا بالتأكيد چونك زوربي زور حالات مكان چونك زوربي جاري بني موكانا جورة أبي التهاب كاشتك هل بيستك رؤيا يعني وكو جنابة باست كل بس أو حالات أنا زوربي بدست هستي بينا كريلين فكاني بنبال ما جر كسك زور كس هي كزعيفة تشوري كما لبرو لو أنا لازم زور بيتو أو سيو سورة بيتو بالتأكيد لو أنا زيادة هستي بيك. حەزەکەم باسی ئەوەکەین زانیمان چۆن ئەوان خۆیان بپشکنن نیشانەکانی چییە چێ زۆر ترسی هەیە باش چۆن تەشخیص بکرێت ئایا ئەو ڕێگایانە چییە سۆنەر چی شتێکە چۆن تەشخیص ئەکرێ بەڕاستی بڵێ ئێمە یەکێک لەو ڕێگانە کە وتمان خانمەکە خۆی پشکنین بۆ خۆی بکە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد پشکنینەکە چۆنە بەڵام ئەگەر هەر شتێکی ناتەبیعی سروشتی بەخۆی بینی پێویستە کا لەو حاڵەتەیە سەردانی پزیشکی پسپۆر بکە بۆی بزانێ ئەم حاڵەتە تەبیعیە یان نا چونکە زۆربەی زۆر ئێمە خانم هەیە هاتووە بۆ لای من بەس بە ئازار یعنی هیچ نیشانێکی تری نەبووە کە فەحسی ئەەکەم گرەیەکی گەورەی هەیە يعني الله نمزاني أو قريه وامزاني وهرسني خوما يعني لبر أو أبيت تأكيد بكريته وكهشتك رؤيا باشترك بشكنيني بو بكري هيك لو أنا إما بشكنيني دستي بو أكري باشان ببيت من قرار إيريك أم نخوش سونري أبي ياخد أشعة ماموغرافي أبي تشكي ماموغرافي ياخد ببي تمنى كجاري واهيا ياخد ببي جوري غريك وببي جوري ممكن كقرار إيريك زور جار تشكي مغناطيسيج إما رايمان بيويست أبي بلا لو حالتنا إم هشتكي ناطبعي من هس بيكر هر غريك هشتك هبو جاري وای قرار إيريك پارچەیەکی لێ وەربگیرێ نمونەیەکی لێ وەربگیرێ بۆ فەحص ئیتر دوای ئەوە ئەنێرێ بۆ فەحص و نەتیجەکەی یەتەوە بەڵام
شرط نییە هەر گرەیە کە وتمان نمونەی لێ وەربگیرێ ئەمە تاکید یەکسەر ترسی ژێرپەنجەی هەیە کەس لەو دەخەوەی تر تاو کە هەر ئەڵەی پێویستەکە یان پێویستەکان نمونەیەکی لێ وەربگیرێ یەکسەر ترسێکی زۆر و تاکید ئەڵێ ئەمە شتێکی ناخۆشە بەڵام ئێمە هەنێ حاڵەتمان هەیە کە بێت تاکید بکرێتەوە کە ئەمە چ جۆرێکە چونکە لە 100% تاکیدی بە وەرگرتنی نمونەیە کە بوترانرێکە ئەم جۆری ئەم گرەیە چییە؟ باش کامیان لە هەمی هەسیاترە مامۆگرافێکەوەتە تیشەکە سۆنەرەکە بەپێی ئێماڕێکە یان چەند شتێکێ بە پێی ئەوە بەکاری هێن چەند شتێکە بەپێی تەمەنە بەپێی جۆری مەمکەکەیە بەپێی ئەوەی کە لە ئەنجامی پشکنینەوە دەرئەکەوێت کە جۆری گرێکە چۆنە و چییە بەپێی ئەوانە قەرار ئێرێ بۆ نمونە ئێستا دایکی عادل کە باسی کرد لەمە تاکید یەکەم شت ئەبێ سۆنەر بێ ئەگەر تەمەنەکەشی گەورە بێ و پێویست بکە کە سەر و 40 ساڵ بێ و پێویست بە مامۆگرافیش بکە لەو کاتی ئیلتیابەیە مەبستمەوەی عفو ئەگەر ئەمە خۆی کەسێکی گەورە بێ سەر و 40 ساڵیش بێ پێویست ناکە ناتوانێت یەکەم جار مامۆگرافی بۆ بکرێ لەبەر ئەوە بەپێی حاڵەتەکە بەپێی تەمەنەکە بەپێی جۆری نەخۆشیەکە قەرار ئەیرێ کە کامیانی پێویستە مەرجیش نییە کە ئەو شتەی جەنابە باسە کرد وەرگرتنی نموزەجەکە لێی وازم بە سۆنەر و بە سرنج دەرئەکرێت و ینی مەرجێک سەر نەشتەرگەری کرێت و گرێکە دەر نانە شەرت نییە ئێمە زۆربەی حاڵەتیەتەوە کە گرێکان پاکن و هیچ شتێکی ناوێ و هەر تەنها متابعە و تاکیدی ئەوەیەوێ و هیچ شتێکیش پێویست ناکە پرسیارێکی زۆرمان لێ ئەکرێ باگرێکە نەتیجەکە بنێرین بۆ بەغا و بێتەوە وەکو چۆن ئەو ساها بۆ بەس لای خۆمان ئەو پسپۆریان نەبوو ئێستا ئەلحەمدولیلا لای خۆمان هەموو شتێک هەیە و پێویست بە هیچ شوێنێک ناکابینێری باش طبعا ئێمە لەم حاڵەتێک کە پشکنینەکەی بۆ کرا دوو لایەنمان هەیە یان گرێکە گرەیەکی ترە و شێرپەنجەی نییە یان شێرپەنجەی ئەگەر شێرپەنجەی نەبێت ئەوانە کامانن کە ترسیان هەیە و ئەبێت دەریکەیت و ترسمان هەیە و هەر شەوازی لێ بێنن هەر چارەسەری نەوێ گرێ لە ناومم کە بتوانی وازی لێ بێن بڵێ یەکێک لەوانەیە کە وتمان گری چەوری کە پاکن و زۆربەی پێویست بە شت ناکە بەڵام زۆر کەم جاریش قەرارێرێک کە ئەمە نمونەی لێ وەربگیرێ یاخود لە تەمەنێکی گەنجیە یان لە هەموو تەمەنێکیشە ئەمە ڕوئای گری ڕیشاڵی ئەمە ئەگەر بێت و قیاسەکەی بچووک بێ زۆربەی حاڵت لە خوار 3 سانتیمەوە پێویست بە هیچ دەرهێنان و ئەمەلیاتێک ناکە یەکێک لەوانەی تر وەکوتمان تەنها بوونی ئیلتیهابی موزمین کە ئێمە شتێکەیە هەر ناوکەشی ئەگەر هەر کەسێک حەزکە گرانولۆماتسی پێ ئەوترێ ئەمە ئیلتیهابی موزمینە بوونی چەند گرەیەکە و گرێکەش ئیلتیهابی لەگەڵ ئەمە بە هیچ باشترین شێوە نابێت ئەمەلیات بکرێ و هێشتەرگەری بکرێ و یەکێک لەوانەی تر گری شیریە ئەویش زۆربەی جار ئەگەر گەورە بێ و نەخۆشەکە پێی ئیزعاج بێ و یان بەتەمای مناڵبوونێک و شیرانێکی ترە حەز ئەکا کە گرێکە لاچێت چووکە ئەگەری هەیە لە دوای لە کاتی شیرانێکی ترا گەورە بێ ئەمانە زۆربیان پاکن پێویست بە نەشتەرگەری ناکە بەڵام خاصە بەزەکە شێرپەنجە بێ ئەوە لایەنێکی هەنێ حاڵەتیشمان هەیە شێرپەنجە نیە بەڵام پێویستەکە لا ببرێ ئەمە یەکێک لەوانە کە دەرئەچێت ینی دابشبوونی ناڕێکە جارێن نەبووە بە ژێرپەنجە و ترسی هەیە چونکە تۆ ئەم گرەیە گەروازی لێ بینی مادەمە دابشبوونێکی ناڕێکە زۆربەی جار یعنی چۆن ئەڵەی بەپێی چانس نەبووە بە ژێرپەنجەی لەبەرەوە باشترین شت ئەبێ زوو لا ببرێ لەبەر ئەوەی نەگۆڕێ بە ژێرپەنجەی ئەوە چانسێکی باشە کە تۆ ئەو حاڵەتت هەبێ چکە پێویست بە علاجی تر ناکە یاخود ئەو گرەی جۆرێکی گری ڕیشاڵی هەیە کە ئەمە زۆر گەورە ئەبێ ئەگەر وازی لێ بێنرێ زۆربەی سنگەکە ئەگرێتەوە لەبەر ئەوە ئێمە لەبەر خاترەوەی کە سنگەکە ئەزیێت نەیە بەتەکیید چکە حاڵەت هەیە وازی لێ هێنراوە گرێکە تا گەورە بووە دوای پێویستی کرد هەموو سنگەکە لا ببرێ لەبەر ئەوە ئەگەر زووتر ئەمەلیاتەکەی بۆ بکرێ و لا ببرێ بەتەکیید باشترە دکتۆرەجان تاما کۆتایی بەرنامەکەمان بۆ کۆتایی پێهێنین جەنابی شێزایی نەک تەنها لە شێرپەنجەی مەمک و نەک تەنها لە نەخۆشی مەمک لە هەموو نەخۆشیەکان ئێمە داوامان لە هاوڵاتێنەوەی هەتا زووتر تەشخیصی کێت و پێی بزانی هەتا خوا نەخواسە شێرپەنجەش بێت چارەسەرەکی زۆر ئاسانتر ئەبێت بەتەکیید زۆر باشتر ئەبێ وەکو وتمان ئەگەر خۆی هیچی نەبێ ئەمە دەرەجەی سفرە بەڕاستی دەرەجەی سفر لە هیچ شێرپەنجەیەکی ترا باز ناکرێت یعنی دەرەجەی سفر ئەوەیە کە تۆ هیچ زیانێک بە مەمکەکە هیچ زیانێک بە جسمی تۆ نەگەیشتووە لەبەر ئەوە حاڵەتێکی زۆر باشە وەک لەوەی کە ئێمە قۆناغەکانی مەمک چوارە وەک لەوەی کە ینی تەنانەت ناچێتە دابشکردنی قۆناغەکانی ژێرپەنجەشەوە لەبەرەوەی کە تاکید لە پشکنینی پێشوەختە یەکرێت دکتۆرەجان زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تۆش لە شساق بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەم شەویشمان کۆتایی هات هیوادارین ئەم زانیارە نەسوودی هەبێ بێ عزیز و خۆشەویست خانمانمان ئاگیان لە خۆیان بێت هەموو جارێ ئێمە ئاڵێن لە هەموو نەخۆشیەکە زوو
دەستنیشانکردنی نەخۆشی زۆر دەوری هەیە لەسەر چارەسەرەکە و ئەوانی ئێمەش بە خێبرەی خۆمان بینیمانە هەستا خوا نەخواستە نەخۆشی شەرپەنجە تەنها ئەو کەسانە بەسەر یازاڵە بن کە زوو فرێ ئەکەون کە زوو پێی ئەزانن و پاشان وریان بەرزە و داوای چارەسەرەکەن بە هیوای ئەو هەمووتان لەشتان ساغ بێت تا هەفتەی داهاتوو بە دیداری ئەوی خۆشەویست شاد دەبینە هیوادارم لەشتان ساغ بێت شەوتان شاد خواتان لەگەڵ